كاكا جانم حسابي ما تشني كرت جيانكم بخدمتهم هر هیچ ناك هديه توي زور سپاس والله ممنون بهم خوش تاوكم جار میوانی من بوستا برزي قرباني خوشویست زور سپاس كما ام علاقه تبي شنو سابق 10000 10,000 10000 تبا هديه بما تاوكم والله بهم خوش زور سپاس خوشویست ممنون بروين شنو بيرم كوتو كلينكس أصلك بزين ليوني ورا سيسيك ورا شنو من بارم دورة خازي ورا ده ورا بتخشك هذا لا ما جات سكن هذا وسرتي باشا خوشویست اوه مانني بروبا من برو يعني يارمتيني يا مخانم وي والله زور سباس من خدمتها زور قصة نعرباني لي بو نسبة لراستيا من قران اشتكاني شمزورن بس تشا ودهم ولا سعرك وسعرك والله أجر عزيت نبيه هل أو تحالي ترجع كيا اوه بلا من خدمتها مخانم زور سباس تخوى عزيتي شا والله أوانا شا وانا جماعه بلا من خدمتها مخانم زور سباس اول أنا والله زر عزيت ما يدست خوش بيه عزيزتي من خدمتها مخانم راستيكي من نازلم يا من شنصم ياتي اسمار شو انا كسيك يا يارمتين با سباس بخوا كتا استش كسيوا باش ماوا زور سباس خانم تواو طو امان خويبا من خدمتها مخانم زور بس سباس باري كاشيرك بخو من نايم زور سباس دست خوش بيه ستشا على خدمتها مخانم فرم لخدمتها مخان وخيش كرباشات وتواني عجيبة وشونا كهرباء ها بابا ضلي خمانك لخدمتها مخانم شنك داركانم هەر هەمووی بڕیەوە حتا سێمانیکە حتا زستان یا ئەڵڵایەکە تەورە باری تۆ سەرمان نابێت ئەمەرم بۆ دروست کردویت حازر بەخوا حیاتە ها چی نازانم تۆ لەوەتی لە مارکێتەکە هاتوونێتە دەرەوە تۆ میزاجێ نییە چییە مەسەلە دەتۆ واز لەو شتانە بێنە نازانم ئەگەر بێتاقەتی شتێکەیە بە من بکرێ بۆ بکەم دەتۆ پێم بڵێ واز بێنە ئێستا چی خۆشە چاکی گەرم ڕەحمەتە لێبێت لە دنیای نییە لە چایکی جوانمان بۆ بێنە لخدمتها مخانم باشە بوو ئەم قسەیەم کرد من بۆ ئەمە مود لە خزمەت تام خانم ئەوە هات ژنە خانم خاسەکەم هات ئەی ئافرم جا ژنەکە یەک تەکلیفی خۆمانە لەم و دواگە چاوە تێکردم هی من شەکری تێمەکە لەبەر شەکرەکەم خەریکە یاریەکات لخدمتها مخانم ئەڵێ زمان بۆسێ سەرڕەحەت هێنات یاخوا و لە شە ساڵ بێت جاژنەکە بۆ مەعلوماتێ ئەمە هەژ نۆنەوە چام تێکەڵ کردووە لە سیریلانکا لە نازانم کوێ لە ئەنواع و ئەشکاڵ چا ئێستا بێت تامەکەی خۆی عادەتەن چا تۆ تفت بێ خۆشەوە نییە بەس با زۆر دیارە بێت خۆشەکرێت یە نەکردووە بزانم تامەکەی چۆنە جاوەرە چایەک ژنەکە بۆ لێنێت و بەم سەرمایە ئادەی ئەڵڵا ئەو جاوەرە ژنەکە بۆ لێنێ بەم سەرمایە و وەڵا قەرزاربارە کردم ئەوە تۆ هەدیەک لای من هدية بو من؟ ئای بۆ کێ ئەی قابیلە يا بو خانم خانم چی ئەمە چیە قسانە لخدمتها مخانم قبلی باوکم قەومان و حەلی کەیتر تو هەقی نەبێ غازی
والله بەس خۆش نییە چاکەشی دی نەترساوتم خۆشە. غازي غازي دائما نستيولي قازي داستا داستا لە خزمەتم خانم. هەر دڵم خەبەریە دڵێ پێوەیەتی وەرە بابە دڵی چیم پێوەیەتی ئەوەنە لە مێشکمای تۆ لە خزمەتم خانم لە خزمەتم خانم نیش بە بەردەممە هاتو دیارەوە نییە بەدەبی خەی شۆردان خەم لە لای خانمە خانم کە چێژنەکە خانم کێیە؟ تەواوەوە نەما دەقە بە دەقە ڕۆژ بە ڕۆژ لە کارەکە و لەبەر دوکانەکە لەبەر دەرگا لە ماڵەوە من دەقە بە دەقە تاقیبی تۆکەم ها تەواو ئەوە نەما تەواو ژنەکە کە ئێمە کەی لە تەمەنی ئەوان بۆ خاتی خواین من قابل ئەمەە کابراایکی هین بم. بەدەبی خۆتۆڵی لە خزمەتم خانم من جێگام بۆ دەخسی بۆچی لێرە پاڵکەوتوی غازی ها خەوم لێکەوت و خۆم خەو بەدەست زینسان لە خیەت ئەوە نەما ئیتر لە ئێستاوە من داڵغەم لەسەر تۆیە بە چاو دەجێ بۆ داخستم بچم بخەوم دەی هەستا بەتانە دەستورەکە بۆ دانا تۆ هەستا باش تەوا ئەوە نەما دەستە هەسە دەی باش لە خزمەتتام خانم غازی قەومان تۆ عیلاجی خۆ بکە ئاخر دڵپیسی لەم تەمەنەیە. ئاری بەڵێ باوکە ئەرە ڕۆڵەو جێ بۆ داخستوم پشتی بەتانەکە بۆ هێنێنام ئێستا باوە خەومێ درەنگە بەخوا لە فونێ بکەم بۆ هەتیوش ئەلو ئەلۆ غازی برام چۆنی؟ ئەلو تۆ بە شەری تۆ تەواوی 3 سەعاتێک کردو 12 شەوە مردوو مرێ. غازی ئەوە لەگەڵ یەک ساکەی شەریفی برامە ئێسێمە سەرەوە ئێسێمە سەرەوە. ئەها لە خزمەتم خانم ئەوە چییە لە خزمەتام خانم یعنی چی؟ خودە شەریف واز بێنە تووشی مشکلێ بووم هەرمە پرسە. بۆ چییە ئەو ژنەی تۆ دیسان پەنی پێی؟ وێ کاکەژیان ئەمڕۆ بە ملیشکاوم لەگەڵ ژنەکەمان ڕۆشتم بۆ مارکێتێک. ئافرەتێک سێرم کرد یەک دنیاشتی کڕیوە ئەی هەر لە ڕووی ئینسانیەتوانێ یارمەتیەکم ماوسمە سیارەکەیەوە وتم لە خزمەتتان خاتوو بەس ئەمە نەبوو کاکە ڕۆژی 100 جارەیاتەوە بەچەومە لە خزمەتتان خانم لە خزمەتتان خانم هەر ژیانی لێ تاڵ کردوم بە یەکجاری شەریف. کۆرە خەتای خۆتە بە ساقب ئەوەنگە ڕووی وێرێ و تا خەریکە سواری سەرێ بێ. شەریف تۆزێک عاقڵە بە قوربانەیەکی دەمە کاکە ناوجەرگی خواردوم بەسەری تۆ. واز لەوە بێنەوە حەلەکەین ویستم بۆ خانوەکەی ڕەحمان پێ بڵێم ئەوەی کەوتی ئەمەوێ. ئاخر تۆ بە شەری ساگە پێ بڵێم جۆرەکە پێ ناخۆشە سەعات 12 شەو وەختی خانووە کورە من خۆم بووم بە فلیم. ئەی تۆ نەوە دوو ڕۆژیکە لە خانوەکە دەرمەکەن. کورە کاکەژە یا ئەڵڵایەکە لەسەر جادا خەوتم من ئەم مشکلەی ڕزگارم بێ لەم ژنە لە خزمەتتان خانم ئیتر ئەوەی شەقم پێ هەڵەیە شەریف. ئەوە خەتای خۆتە من هەرەو نەویستم پێ بڵم خانوەکە بەکرێ ڕۆشتووە و تەواو خوا حافیز. غازی وا هاتم مەڵێ بە قوڕ نەگیری وا ئەوە هاتم لە تەوالێتەکە چەقیوی غازی وا هاتم ئەی هاوار. ئاری بەڵێ باوکە دەکوار ڕۆڵەو بەتانی پشتێم بۆ بێنە. واتم ناڵەکان چۆنن؟ وەڵاهی بیر دەکەم بێڕەحم بووی وەڵا بێڕەحمیت ئەهینا تەلەفۆنێکە سەردانێکە بابەلایە کەپڕن بۆ خۆمە. کێیە ئەمەریە شەریفی برامە شەریفە شەریف ئەها گوێلێ سەوتی من بوو داخستەوانێ دەخستەوە شەریف بوو بۆی بکەرەوە چی بۆ بکەمەوە بۆ شەریفی بکەرەوە بێ منەتم شەریف بوو وەڵا ئەی لەوە زۆر خۆشەم ژنم. شەریف بوو شەریفە قسەی لەگەڵا ئەلو دەدێ الو چێ غازي شەریفە
چییە؟ سەوتی ئافرەتە ئەوە کێ ئەوە کێ لەگەڵ قساکەی وەرە بێنە ئافرەتی چی شەریفی برامە وەڵڵا ئەوەی ناوەکە ئەزانینە ئەڵێ غازی ئی بە شەرەفم شەریفە خیانەتم لێکەی کچە خیانەتی چی شەریفی برام ئەلو ئەلو کابی دەغازی چەتی وە پیسە بەس بزانم چۆکیە خۆ بزانم چی پێکەم من ناوم تافکەیە کچەکەی ئەو ڕۆژەی مارکێتەکەم ئەزا دڵم خەبەریەل لە خزمی تێم خێنم کێوە کچی مارکێتەکەیە ماکێتە چەژنەکەەوە تەواو نەبوو مۆزوع ئەها چەتی وە پیسێ بوو دۆزمەوە خۆ بەزام چی لێکەم ئەی منیش ئەگەر ئەلمۆتکە بوومایە خۆم جوان کردایە ئەوە بۆ کردم ئەزانم ژنەکە شەریفی برامە بۆ شێت مەکەی وزمە ماتان لەکوێیە تۆ بەستە جارێ ئەو بۆ پەیوەندیم کرە ڕۆژە تۆ وەستاوی بووە شەرمم کرد بە غازی بڵێم کە ئێمەیەکە ناسی چی قەوما چی بوو یەگە ناسن ئەها ئەیەمە بەر مارکێتەکە شەو و ڕۆژێمە بەر مارکێتەکە خۆ بەزام چی لێکەم کچە ژنەکە خۆمە وس قسەنەکەی ئەلو ئەوە بە سوود فاتمەوە مارکێتە بە غازی بڵێ بێتە مارکێتەکەی ئەولا باشە ئەوەی هەموو جارکە دادەنیشتین لە کافتریاکی بێکەوە دانیشن ئەی چۆن ئەو جارش بە منی وت کە لەگەڵ ژنەکەمم وەرە با بتبینم وتە ناو چییە؟ تافکە بۆیە تەلەفۆنم کرد ئەو ڕۆژە شەرمم کوڕ ڕاستی بەرامبەر تۆ قسە بکەم ئێستا لەبەرەوە کردومە ویستم پێ بڵم بە هەبێتەوە شوێنی کە هەموو جار لێ دانیشین ئەوەی پارکەکە شوێنی پارێک؟ پارک غازی تافگە کێ؟ وەرە تافگە وەڵام بەزێک تافگە ناسمەوی لەگەلی عەلی بەگ لە شەقڵاوەیە ئەو نییە لەوێ مارکێتەکەیە مارکێتی نایناسم وەڵا نایناسم ئەوە یەم ئەو دۆزمەوە لەمە و دوا من بە دوای غازیەوەم کون بە کون شوێن بە شوێن ئەی منی بەگڵنی ئەڵێ نەخۆشی جلوبەرگەکە و ئاوایە ئێستا مۆدیلی ئەلمۆتکەکانە بە قوربان خۆ بەزانم عنوانی شوێنەکەتم بەردەی تۆ یەک دقە بمەرێ ژنەکە خەریکە تێ کورە با بە وەڵا شەریفی برام بوو ئەتەسم تۆ سعود گاتت بێنە لە خزمەتتان خانم دەتۆ بێنە دەتۆ بێنە دەتۆ بمەرێ ئەو تەلەفۆنی بگیرە ئەلو شەریف ئەلو غازی ئەمە ڕقەمی شەریفی برام بوو شەریف کێ من ئەمجا بۆ قسە و لەگەڵ ناکەم تۆی بەس تێ بگەم بزانم تۆی بە قوربان بۆ مشکی دانێتە ماڵەکەی منەوە ئەوە لە ژنەکەوە ترسێ بە قوربان مەسەلە ترس نییە چاوە ڕاستەکەم بەس تێم بگەێنە بزانم تۆکی من چۆنە ناسی ئەی هاوار غازی ئەزانم لەبەر ژنەکەت واکەی ئەوە بڕیاری شوا بوو کە هەفتەی دابێ تۆ خێزانەکەت تەلاقەتێت و من ماراکی وا ساحب وعدی خۆش دەبێ ئەی بابە تۆ تەواوی مارەکردنی چی و ساحب وعدی چی وشتی چی من ئاخر تۆ ناناسم کاکە بۆ مشکی لەم بۆ دروستەکەی ئەوە لە ماڵەکەما خەریک هەبێ بە معرەکە کوورە تەپا ئاواز لەو گاڵتەیەش بێنین ترسنۆک غازیە ترسنۆک ئەوە تەمەر هەندیشم بۆیە ناوی لە لاتێکی خۆمان پورە بابە من لە ژیانمە هەر ڕقم لە تەمەر هەند بۆ بە حیاتی نەبخوات و کاکە بۆ هاوسم لێ نانی چاوەکەم ئێستا تۆی چی بۆ مشکی لە بۆ من دروستەکەی باسی تەمەر هەندەکە لە ژیان من تەمەرت بخوات و خۆ مناڵم چی وەرە بۆ پارکەکە دەیت ئەلو ئەڵێ وەرە بۆ پارکە چی تۆ ئەی ناسی ئەزانم وەڵا شەریف بوو نە ئەی ناسی شەریف باوکم بیشەرەفی شەریف بوو مارکێتەکەیە و خلە خزمەتتان خانم ئەها خۆ بەزانم چێکم تۆ وازم لێبینم ئاخر ژنەکە یعنی وەڵڵی چی یەکێ نییە و دوان نییە و سیان یعنی چی تۆ خێنەتم لێکەی بە حیسێتم شەریفی برام بوو نازانم بۆچی بۆم تافگەیم تافگەیە ناناسم نە ئەی ناسی بەخوا نایناسم ئەی لەبەر ئاەنەکە گۆرانی و ناوت بەسەر تافگەیە کورە کواشتی وا بۆ ئەی گوێم لە تێ بوو با کورە باوکم وازم لێ بێنە خۆ لاچۆ وازم لێ ئێستا من چی بکەم ئەوە کێ ئەو تەلەفۆن بۆ شەریفەکەم شەریف بزانم ئەمە لەژێر سەری ئەوانایان هەیە دەخە شەریفی چی ئەوە کچ بوو کچ جوابی نەیە ئەی غازی جوابی نەیە خیانەتم لێکەی ئەخ خیانەت نییە سەیری کەژنەکە من تەلەفۆنم بۆ شەریف کرد لە پڕە ئافرەتەت من خۆشم نەمزانی ئێستا ئەچمە سەر شەریف بە حیسیەت و کەرامەت لەژێر سەری ئەو شەریفەیە بێ شەرەفی بۆ ناوبوو ئەی بینیت غازی وایە ناسی با بچمە سەر شەریف ئەیکەی بە فلیم ئەی خۆ فلیمی چی ئێستا ئەچمە سەر شەریف ئەزانم ئەچیت ئەچم چۆ لە خزمەتتان خانم بچۆ بەلای بچۆ دەی چی بکەم ئەتەسم غازی تەلاقم بە شریش بەسەر ما بێنێ من غازیشم زۆر خۆشەیە چی بکەم بچم بۆ شۆ چی بکەم بە
بەخوا شێ دەبە من بە بێمە ئەو دەشتوکیەوە ئینشەڵڵا وا نابێ غازی ژنان نێوانی ئینشەڵڵا ئەم کچانە کێن تەلەفۆنی بۆکەن و حەزیان لێ کردو چی بکەمە یاوەڕ ئاری بەڵێ باوکە دەوەرە کوڕم چۆڕێ ئاوم بەرێ دەوەرە باش یەگەردایکی لێرە بوو ئێستا ئاوا تۆ بۆ دەهێنام بەخوا حیاتە بەرەکەتی ماڵ ژنە ئاگای لێ بە 3 ڕۆژە لەم ماڵانیە ئەڵێ 10 ساڵە لەم ماڵانیە دایکە زانی دەزیکە کوڕم دیبات تۆ زەدەمم تەڕکەم ئەمە درێژی ئەسە بژڕ دەرگایە بزانێ چییە بە ساق بەسەر چاواوکە ئەی خۆیانی بڕیکە بە لەتەوەش ساحی فەرموو نەبی فەرموو ئای بەخێر بێ غازی برام بەخێر نێم و بە میشکاو یاخوا بەخێر بێ ماڵەکە و ڕووناکرد باشێت و عیب ناکەی داناوەشێن دانا ڕزیان بۆ هیچ بوو بە ساقەوە چی ئەمە هێشتا هیچ نەبووە ئادی چی بۆ بزانم باشە من تەلەفۆنم بۆ کردیت قسەمانەکرد بۆ لە پڕادایان کە بوو بەژن بزانم کامتان بوو خۆ ئاگای لێتە عاجزم ها شەریف نازانم خۆ منەوە تا بە تەلەفۆنی خۆم کردو ماگام لەوە نییە من وەرە بابە یەک ڕقەممان نییە من و تۆ تەلەفۆنەکەم دانیشی قسەکەین لە پڕێکە براژنە هاولێوە گرتم ساوتەکە بوو بە ئافرێت بەس بزانم کامتانە تو سەری خۆتان ڕات کورە غازی عیبە تۆ پیاوی پیا و غیرەت تێبێ غیرەت بۆ لە قسێش نەترسی کاکە من غیرەتم نییە کاکە من لەشنەکە بەترسم بەس ئەم مشکلەتان بۆ دروستکەم کامتان بوو تۆ بوویت دارێت تۆ سەوتە هەر نازانیم کەی بەژن ئێزان ئەی کێ بوو تێم گەێنە پێ بڵێ چیە هەستی کوڕم بوو ئێ باشە کاکە گوناحن ناگا دوژمناتیم لەگەڵتان هەیە بۆ ئەم مشکلەتان لە ماڵی نادروست کرد ئەی هاوا شەریف وڵا باوکە کرە بە ساقی چا منەمەوەی کێشەکە و بۆ حەل بکەم بە ساقە وەرە کاکە کێشەکە ئەوەنەی تر قوڕە کرد بە تەپی سەری منە یاخت بۆ خەتاکەی خۆتە بە ساقی چاوم تۆگە بە ساقە و بە قوربانی ژن نەبی بۆ ژنەکە و ئاوا لێک وەرە شەریف ڕەجال لێکم کاکە ئەوەی کە بە ژنەکەمی وتوە ئەم ناجسی ناڕەزەنە هەر کەسێکیکە بێ گڕەگرێت گوناحتان ناگە بۆ ئەم لێکت کاکە بۆ خەتای منە من ویستم بۆ حەلکەم بۆ ئاخە چۆن بەوە حەل لەبێ ئەوە حەل بوو با بترسێ بۆ ئەی بزانێ کە تۆ ژنەی بۆ تۆزی ئالوسال بێت وەرە بابە ئالوسالیی کاکە ئەو ژنێ من گڕی گرتووە دوای تۆ لە کوێ مەوزوعی ئەم مارکێت توشتا ئازانیت ئەی غازی ژیان شەوێ خۆ پێ نەوتم وتە ئەم ژنە لە مارکێتەکەوا بۆ و شتەکانم بۆ بار کردوتە لەو کچکاتەوە ئاگر گرتوێتی بەرە وەڵڵا بە شەرفم شەریف خوا ئاگای لێ ئەو ژنەم عەقلی تێگاوە هەر تەواتی تێکچم بیرم چووەوە کاکە گیان من ئاریم فێر کرد ئەوە خۆی بکات بە کچێک و تەلەفۆن بۆ براژن بکات هاو نازگیان ناناوە قەمیسەکانم هێناو یەک بۆنێکم بزام جێ سوراوێ بۆنێ شتێک وەنیە نا دڵم خەبەریەوە خۆم تۆ باشە دێ قساکەینەوە دەی خوار لەگەڵ خوافیس بێ زانم دڵیشی تەڕە ڕەنگاو ڕەنگەم بۆ لە بەرەکە چی پێوە نیەمە بۆنیشی نییە ئازایە بە من بڵێ بۆ متووکە ئەی ئەمەش نییە خزمێت کێ بخێنیم پیری ئاخر شەڕ دڵتەڕە چاو لێ چاوە ناحتانەگا برا حەل چۆن وابێ بە قوربان ئێستا تۆ ناتێ من ئەو کێشەیە بۆ حەل بکەم ئێبا بەس چۆن دێڵە دیاریان بۆی بکە بۆ چێ بکە بۆ ئامۆژ نییە کات نەکەی ها ناتە تو حەقت تۆ حەقت حەقت نەبێت وەرە بابە بۆ غادی حەقت نەبێت خد دەکاکە خشەری بۆ ئەلو ئەلو تۆ کێی کوانێ غەزوولی قەزوولی بۆ چییە من هاوسەری داهاتووی ئەوم چی هاوسەری داهاتووی ئەوم ڕۆ من هاوسەری مەمە تۆ کێی ناوت چیە جارێ پێم بڵێ من ناوم نەسرینە لە خۆشەویستیە غەزوولی پێمەڵێ نەسا نەسرین نەسا ئەها بۆ دۆزمەوە قش بە سەتەوەنیانم خۆ بەزەم چولیەکەم جوان قسە بکە ها بەدەستی منە ئەگەر غەزوولی لە تۆ جیابێتەوە من بێنێ ها شەریف لە من جیابێتەوە بەڵێ منیش ئەهێنێ تۆ هێنێ بەڵێ ڕاوەستە غازی چۆن شتی وای کردووە شتی وانیە غازی منی زۆر خۆشەوێ شتی وانیە حەزەکەی بەخۆی بڵێ ئەگەر پێشی توت بێ زەحمەت پێی بڵێ با هاتەوە بۆ ماڵ با غازمان بۆ بێنێ چی
غاز خوافیز نەسا ئەدە بسز غاز ئێستا زیگڕی کردو بە ئەو دڵی بتەقێ باشە وەرە وەڵڵا قوڕەکەتان وا خەز کردەوە مەگەر هەر ناوێرم بڕۆمەوە یاخوا زیێڕەکەی باشە دەسەماچێت سەرم وای دڵم چی بکەم بە تەلەفۆنی بۆ غازی بکەم جواب بەرەوە هەڵی ناوەگرێ لەگەڵ کچانە خەریکە غازی هەڵیگرە هەڵی ناگری بابیکەم بۆ شەریف سفر دەی کاک شەریف هەڵیگرە ئەو کێشەیە براو بۆ حەلەکە براو وەڵڵا حەل نابێ ئەوەی شەریف ئەوە جەڕەسیشە براشن دەبێت بە جۆی بمەوە کورە ئەقڵێ بێ جوابی بێت و کەش بێت خوای میشکم تێش ئەلەو کاک شەریف چۆنی باشی بژی سپاس کاک شەریف ئەڵێ غازی وا خیانەتی لێ کردوم چی؟ خیانەتی لێ کردوم خیانەت لە تۆ؟ چۆنێ وتال بژنێنێ بەسەرما حەزی لە نەسەومەسە کردووە نەبا بە حەدی چێ ژنێنێ بەخوا لوچ و لێویەکەم لەچی چیەکەی هەر دایماڵێ لە خزمەتتان بخانم بەدەمی خەویشەوە خۆمەزانم لە سۆبەرمارکێتەکە دڵم خەبەریە خیانەتم لێکە من ئێستا چی بکەم ئەزانی چی براژن وەرە بۆ ماڵی ئێمە بە ئەو کێشەیە بۆ حەل بکەم بێم بۆ ماڵی ئەو نازانم چۆن بێم وا خەریکە شێ دەبم بەچی بێم نازانم لە کێوە بڕۆم وە شێ دەبم چی بکەم کاک شەریف فریام کە بێم تۆ وەرە بۆ ماڵی ئێمە خەمیەوە نەبێ خۆم بۆ حەلەکەم دە باشە دەی خوافیز نازانم شەریف پێ بووێت با من بڕۆم مەڕۆ کاکەگیان مەڕۆ خۆم ئەو کێشەیە بۆ حەلەکەمی ترەوەڵە لەسەری مەڕۆ سێری کە زۆف و زەمانە چی دەکردم مەشاکری دنیا ئاوا سێری بکەیت خۆ خەڵکەی برە ئەم وانی 85 تۆ چۆڕێ ئاو خۆ کاکە بۆ چۆڕی دەدانیشە کاکە نانم ماوە ئاو خواردنم ماوە با تۆ زێمێشکە ساڵ بێ دەبی خۆم ناخوێ بەخوا ئەگەر لەم دەدانیشە بۆ زیڕە و کردووە پێغەمبەر زیڕەکەی ئاری بزانێ چییە کوڕم شەریف با من بڕۆ کۆرە دەدانیشە عیبە کاکە تۆ پیاوی خۆماوە زیڕ و کردووە لەو شتە ناچۆ فەرموو براژن فەرموو کاکەش ئەوە لێرەی بەخێت دە تۆ دانیشە دە تۆ دانیشە تەحەمولەکە عیبە ئەمە پیاو دانیشتووە ئەقەی ناکە تۆ بۆ ئاوە ئەگەلیتی باشە تۆ هیچی لە برای من دیوە ئافرەتی دیوە لەگەڵ چۆن هەلاو نەسری تاگان مارکێ لە خزمەتتان ئەم برای من تاسێت زیشی کردووە ئەوە نامە میسالە هێمە تۆ شێخم خیانەتی لێ کردوم خەریکی تەلەفۆنەوە من تەلاقەیە ساوەری بۆ لێرە گۆشتی بۆ سورەکەم ماڵی بە پاک براشن عاجزمە بە خەتای تۆشی تایە تێگەشی تۆ ئەم دڵپیسێ بێت تەرەکەی پێشە مشت دڵم پیس نییە خەریکی تەلەفۆنە سەعات 2 شەو سەعات 3 شەو کورە من برای خۆم ئەزانم کە پاکە و برایم تێگەشی بەچی پاکە لە تەوالێتە تەلەفۆنەکە لە تەوالێت لە ئاوی شەو پاکترە و برایم لەو بڵێ بڵێ خەتای تۆشی تایە خزمەتی ناکەی ژنومێدایەتی لەگەڵ ناکەی دادجان چی من نازانم چێ بێ بەخوا شەریف ناوجەرگی خواردم کاکە دڵی زۆر پیسە نازانم چی بکەم دادجان ئەگەر من بە شەرت و شروتێ بۆ دانم بەو شەرت و شروتەی من ڕازی بی کێشەکەتان بۆ حەلەکەم ئەخ بەچی حلیەکەی بۆ حەلەکەم تۆ هەقە چییە؟ بەڵای نەسرین بۆ لای تافگە خۆ بەزانم چیان بەسەرێنم نەسرین و تافگە چییە؟ تێکێنە بەزمەکە ناوە تۆ لەگەڵ تافگە لەبەرکردی لە خزمەتتان خێنیم ئەمو توێتی شتەکانی بۆ هەڵەگەرا من داماوەیە دادەجیان بای باوکی من یارمەتی ئافرەتێکی یاوە قەیچێکە خۆ بچی بۆ دنیاکە وێران بوو هەلاوەکە ئەلۆکە هەلا ئەوە نییە دادەجیان ئەزانێ و هەلاوانە ئەبرن تۆ دانیشە دانیشن بەچی ئەگەر گرفتم ئەی تێ باش بی لەگەڵ براکەما من ئەو هەلاو مەلاوە هەموو بۆ کەشفەکەم بەچی کەشفیەکەی ئەزانی بەچی کەشفی ئەزانی و تەلەفۆنانە چیە بوو کێ بوو بڵێ ئاری کوڕم بوو من بوو باوەڕم نییە تەلەفۆنی لەگەڵ بکە ئەدی ئەلو غەزولی ئەدی بڵێرەوە غەزولی غازم بۆ بێنە باوەڕ خۆیەتی ئەوتە چی ئێستا براژن غازی
گیانی غازی زانی إيه. مشکلی داتك جان ئێستا دایکەکەم چینێکی بکەم نابێت لە خۆتۆ تفەنگ بە تاریکەشەوە بنی ئەوە برای خۆمە چاچیە ناسم غازی غەزولی وەرەوزانم حەز لە فەلافلم دانا بچم سووری باوکەڕۆ فەلافلمانەیە ناوسکی خۆم دانێمە بڕۆ ترمش کاکە شەریف فاس چۆن شتی پێشێت و سپیسی بێتەوە منیش ئەو دڵم ئاوا پاگەکەمەوە بۆی بۆ غازی چی بێ خزمەتیەکەم ئەوە قسەیە منیژەوە ئەرێ تۆچی شەریف بەس تێ بگەم ئەمە چۆن کرد ڕەحمە لە قەبری پێشینان نیان و تۆ شەقەزانێ قۆناغ لەکوێیە بەخوا مهمە ئەڵێم ژنەکە نەڕۆین با بڕۆین دەباشە دەدەی شەریف جان عازێتی تۆشمان ناوەڵا هیچ عەزیێت نییە یاخواخوا حافیستان بێ و ئێوە لە خۆشییا من هیچم نایە ئەمە مهمە یاخوا بەخێر بێن دەهەستم دەیخوا باوکم پێشەکەی بێ بڕۆدەی ئەوە داوەدێکیش قەرزاری يلا دانشي شوي يلا دي يا الله لا اليوم هل ناسي بقى قبل بابكم الله یاخوا بەخێر بن براتن هەرمە خۆشی بتان بین ما تعودان بيت خوا حافیستان بێ حافیزکان غازی خوا حافیستان بێ مەڕۆ بڕۆ وەرە دانیشە وەرە ئەوە پیاویشی کە هەیە عینەن مامە ئەو کێشیان هەیە ئەبێ تەلەفۆنیان بۆ بکەیت ئەو کێشی ئەوانش حەل بکەیت قەشێکە وا ڕقەمەکەم وەرە ئەگەر وا بێ لیست دانا بۆی خۆم بۆی بکە